بینەرانی کورسانی و سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم بۆ پێشکەشکردنی گرنگترین و نوێترین هەواڵە ئابوووریەکان ئەمڕۆ لێرە لە کورسان نیوزم و سەرەتاش وەک نەریتی هەموو ڕۆژێ بە گرنگترین ناونیشانەکان دەست پێکە. قایمقامەتی سلێمانی ئەڵێت کێشەی کەمی غازی ماڵان لە سلێمانی نەماوە، ئیتر پێویست ناکات بۆ وەرگرتنی غاز فۆرمی کۆبۆنی خۆراک وەربگرن. نوێنەری مامۆستایانی گرێبەست ئەڵێت لەم هەفتەیەدا موچەی مانگی 5 مامۆستایانی گرێبەست دابەش دەکرێت. با سەرپەرشتی قوبات تاڵەبانی و بە ئامانجی پەرەپێدانی کەرتی ئابووری لقی دەستگای پەرەپێدانی ناوچەی هەرێمی کوردستان لە دەڤەری ڕاپەڕین کرایەوە. وتەبێژی دەستەی ژینگە بە کورسان نیوزی وت هیچ پرۆژەیەک بەبێ بوونی مەرجی ژینگەیی ناکرێتەوە، هەر شوێنێکیش سەرپێچی بکات تا 10 ملیۆن دینار سزا دەدرێت. دووبارە سڵاوتان لێبێ. لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی ئەڵێت کێشەی کەمی غازی ماڵان لە سلێمانی نەماوە، پێویست بە وەرگرتنی فۆرمی کۆبۆنی خۆراک ناکات. عومەر عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی دابینکردنی غاز لە لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی ڕایگەیاند کە بڕی پێویستی غازی ماڵان بەردەستە، هاوڵاتیان ئەتوانن لە هەر شوێن و کاتێکە بوتڵەکانیان پڕ بکەنەوە بەبێ کۆبۆنی خۆراک وەک پێشجەنگی ئێران. ئەشڵێت نرخی هەر بوتڵێک غاز 8500 دینارە. لە کاتی وەرگرتنی پارەی زیاتر لەلایەن بریکارەکانەوە هاوڵاتیان ئەتوانن سکاڵا بکەن و ڕێکاری یاسایی لەگەڵ سەرپێچی کاران نەگیرێتە بەر. نوێنەری مامۆستایانی گرێبەست ئەڵێت لەم هەفتەیە موچەی مانگی 5 مامۆستایانی گرێبەست دابەشەکرێت. عەلی ڕەوف نوێنەری مامۆستایانی گرێبەست با کورسات نیوزی وت لەلایەن وەزارەتی دارایی هەرێم ئاگادار کراوینەوە لەم هەفتەیە موچەی مانگی 5 مامۆستایانی گرێبەست دابەشەکرێت. وتیشی لە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا زیاتر لە 43,000 مامۆستای گرێبەست تۆمار کراون کەوانە بە خوێندکاران ئەڵێنەوە تاوەکو ئێستا موچیان وەرنەگرتووە. ئاماژەی بۆش کرد وەزارەتی دارایی پێیگوتوون کە لە بانکەکان پارەی کاش نییە، لەم هەفتەیە پارە ئامادا بێت و هەتاوەکو ڕۆژی پێنجشەممە موچە وەرئەگرن. لە سنووری پارێزگای سلێمانی پرۆسەی دابەشکردنی بەشە خۆراک دەستی پێکردووە. ئەو بەشە خۆراکەی کە دابەش ئەکرێت سەبەتەی سێمی ساڵی 2026 بە پێی داتای مانگی 4 پرۆسەکە دەستی پێکردووە. برنج، زەیت، دۆشا و شەکر، نیسک و لەتکەنۆک لەخۆ ئەگرێت. سپاس بۆخوا ئێستا هیچ گیر و گرفتێکمان نییە. پێشتر ژیرگرفتی زەیتمان هەبوو، بەڵام خۆشبەختانە زەیت هەموو مانکانمان دابەش کردو و ئێستا ئێمە لە دابەشکردنی سەبەتەی سێهەمی 2026 هاین. تا ئێستا هیچ گیر و گرفتێکمانی هەموو مادەکان لەلامان بەردەستە. کەمیەتێکی کەم نەقسی زەیتمان هەیە لەگەڵ برنجا پەیوەندیمان کردو بە سەر و خۆمانەوە لە بەغداد، بەڵێنیان پێداین لەم یەک دوو ڕۆژەیە ئینشەڵڵا گاتە دەستمان. ئەوەی کە ئێستا دابەشەکرێت لە چی و چی پێگاتەوە و بۆ مانگی چێت؟ بەڵێ ئەمەی کە دابەشێکن بریتێ لە برنج و شەکر و زەیت و دۆشا و پاقلەمەنیەکان کە خۆی لە نیسک و لەتکەنۆکە بینێتەوە. سەبەتەی سێهەم وەکو پێشتر پێم وتی بە داتای مانگی 4 بۆ ساڵی 2026.
بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی ئاکرێ پێشبینیەکەن ئەم ساڵ نزیکەی 150,000 دۆنم گەنم داچانرابێت و بەرهەمەکەشی مەزەندە ئەکرێت کە نزیکەی 60,000 تۆن بێت. بەرپرسی پلانی بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی ئاکرێ بە کورسات نیوزی وت بەشێکی زۆری بەرهەمەکە وەرناگیرێت و جوتیاران زەرەرمەندە بن. ئەف ساڵە من گوتی برای خۆت تقریبا ئەجمەتە هەر 140,000 هەتا 150,000 دۆنەمێت گەنمیت هاتینە چاندن. وعێراق چندێ بۆ گوڵاتێتن؟ ئەف ساڵە دیار نەکردی هەتا وێ گۆڤێ ڕێژەنەوە دێن بەسەر مستەوای کوردستانی خەری وەکی من گوتی برای خۆ 292,000 طنی دانای داخلی خەتی و 108,000 طن بۆ دەروی خەتی ئەوە ڕێژەکە زۆرە کێمە ینی پێشبینیت کەین لە هەریمە کوردستانی ئەف ساڵە مەلیۆنی طن گەنمە هەبیت. پێشبینی یاتە چندە بۆ ئاکرێت؟ من ئەس پێشبینیت کەم ئەف ساڵە 50,000 طن هەتا 6,000 طن بەس من ئاکرێ هەبیت. دەخرێتە وەرگرتن؟ هەکە vê serve سیستەمێک و هۆتێ ئەف ڕێژەومە هاتیە داوە نەخێر نهاتە وەرگرتن. چه ئاریشە بۆ گوتێکە؟ خودی ئاریشە دیمە چیکرد مشکلەکە گژن ئاریشە ئەوەیە جوتیۆرێمە دی زەرەرمەند بیت بگژن ئەم داخواستکردن کە حکومەتەمە زەختی لێ بکات لە حکومەتە مرکزی کوێ ڕێژی بێتە زیدەکردن دەکو جوتیۆریمەش زەرەرمەند نەبیت هەر وەکی جوتیۆرێت خۆری لە ڕاستی عێراقی چەوە ڕێژەوەن تێتە وەرگرتن یا گەرمی مەشتو بێتە وەرگرتن. بەهای تەناوش بەناوت بەهای تەنی ئەف ساڵی ئینا خۆری پۆر 150,000 بە ئەف ساڵێکی 700,000. وەرزی بەهارە جگەل لەوەش پشووی جەژن بوو 4 ڕۆژ ئیتر ئێستا باشترین کاتە بۆ گەشتیاری هەرێمی کوردستان. گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان ڕوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەکەن و زیاتر لە 100,000 گەشتیار و سەردانی ناوچەی گەشتیاری ناوچە گەشتیاریەکانی هەڵەبجە و هەورامانیان کردووە. چیا قاسم بەڕێوبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە بە کورسات نیوزی وت هاتنی ئەو ڕێژە زۆرە لە گەشتیار دڵخۆشی کردوون هۆکارێکی گرنگ بووە بۆ گەشەی گەشت و گوزاری و ئابووری پارێزگای هەڵەبجە. شوێکی زۆر باشمان بەڕێکرد دەستکەوتی زۆر باشمان هەبوو لە ڕووی هاتنی گەشتیار و میوانان بۆ ناوچەکەمان توانیمانە لە ماوەی ئەم جژنەیە پێشوازی لەسەر و 100,000 گەشتیار و سەردانی کرد بکەین. ئەلحەمدولای ڕووداوێکی نەخوازرا و ڕووینەیەوە ئەمە مای دڵخۆشیە بۆ ئێمە. زۆربەی ئەو گەشتیارانی هاتوونەتە ناوچەکانمان توانیوانە بمێننەوە چونکە کەشوهەوایەکی خۆشی هەیە و هەموو شوێنێکە بۆمانەوە. لە ئەو ژمارە گەشتیارێک هاتوونەتە ئێرە هەر لە بەنزیخانەکانەوە هەر لە بازاری ناحیەکانەوە لە بازاری سنتەری پارێزگای هەڵەبجەوە هەم بۆ داهاتی ڕاستەوخۆ بۆ ناوچە گەشتیاریەکان و بۆ خاوەن ویستیس و کارەکان کاریگیرێکی ئێجگار گەورەی ئابووری هەبووە. وای لێ کردووە کە ینی مەسەر ئێمە 6 مانگێکەمان ئەم 5 مانگەمان دابین کردبوو بە نۆژەنکردنەوەی شوێنەکانیان ئەمە گوڕوتینێکی زۆر باشی پێیان کە ئەو پارەی خەرجیان کردووە بێتەوە دەستیان. بەهار بێت و جەژن بێت هەرێمی کوردستان بێت ئەو ژینگە جوانەی هەرێمی کوردستان کە دوای ئەم بارانە زۆرەکە لە زستان و بەهار لەخوا بەزیابێ هەمان بوو ئێستا زانین ئیتر ژینگەیەکی زۆر گونجاو لە بارە گەشتیاران ڕوو لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستانەکەن هەر بە تەنیا هەڵەبجە نیە هەرچەندە پارێزگای هەڵەبجە زۆر گەشتیاری ناوخۆیشی هەیە خۆمان لە پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە حەزەکەین هەر کە پشوێکە بوو ڕوو لە هەڵەبجە بکەین بەڵام شوێنەکانی تریش لی بێبەشنین لەوانە پارێزگای سلێمانی گەشتیارێکی زۆریش ڕۆی کردوتە پارێزگای سلێمانی ئەمانەیە لەم بارەیەوە زیاتر قسە بکەین هێ من کەمال پەیامنێرمان لە سلێمانیەوە بۆم بابەتە لەگەڵمانە هێ من سڵاوت لەبێ پێمان بڵێ ئایا ژمارەی سەردانیکەران بۆ پارێزگای سلێمانی بۆ سنووری سلێمانی بە شێوەیەک بووە هەست کراوە کە جیاوازی هەیە لەگەڵ ماوەی ڕابردوو باسی جەنگەکە ناکەم پێش جەنگەکە بۆ نمونە. بەڵێ زریان سلااو لێەوە و سلااو لە بینەران زریان ئەوەی کە هەیە توانی بڵێین ئەم جەژنە جیاواز یاخود بەراورد بە جەژنەکانی دیکە ژمارەیەکی زۆر لە گەشتیاران ڕویان لە ناوچەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلەیمانی کردو. ئەوەی کە بینیمان لە 4 ڕۆژی جەژنە واتە لە دوێنێدا تا ئەم ڕۆژ تا ڕادەیەک شەقامەکان هێشتا قەرەباڵغیان پێوە دیارە مەشکۆکاری ئەوەیە بەو ژمارە زۆرەی گەشتیاران لە 4 ڕۆژی جەژنەوە کات پێش جەژنیشکە لە ناوچەکانی ناوەڕاست و خواردی عێراق و دەرەوەی شاری سلەیمانی ڕویان کردبووە شاری سلەیمانی ئێستا تر وردەورە دەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان هەرەوە ژای کردووە کە شەقامەکانی شاری سلەیمانی قەرەباڵغیان پێوە دیار بێت. ئەوەی کە بیندرا یاخود ئەوەی کە هەبوو هۆتێل و مۆتێل و ڕێستۆرانت و خواردنگەکانمان بینی کە لە 4 ڕۆژی جەژندا قەرەباڵغێکی زۆریان پێوە دیار بوو ناوچە گەشتیارەکان بە هەمان شێوە ئەو شوێنە گەشتیارانەی کە لە شاری سلێمانیدا هەیە ورمونە باخی گشتی کە ئێمە ئێستا لێرەین هاوکات
پارکی هەواری شار سەرچنار پارکی ئازادی واتە ئەو شوێنە دیارانەی کە شاری سلێمانی هەیە ئەزمەر ئەمانە ژمارەی زۆر ئەم شوێنانە ژمارەی زۆر لە گەشتیاران ڕویان تێکرد بوو هاوکات ئەوەی کا بوو بەشێک لە گەشتیاران نەچبوونە هۆتێل و مۆتێلەکانەوە تا خۆیان پێداویستیەکانیان هێنا بۆ ئەوەی کە بینیمان لە نێو پارکەکاندا بوون لە پارکی ئازادی لە هەواری شار لە چیای گۆیژە تا لەو شوێنانە دەمانەوە واتا خێمەیان پێ بوو پێداویستیەکانیان پێ بوو ئەمە شۆکاری چییە بۆ ئەو ئارامی و سەقامگیری و ئەمنی شاری سلەیمانی دەگەڕێتەوە کەم وای کردووە کە گەشتیاران بێترس و بێ دوو دڵی بێ هیچ گومانێک لە هەر شوێنێک بیانوێت لە شاری سلێمانی خوبڵین لە سنووری پارێزگای سلێمانی بیانوێت تۆمبیلەکەیان بۆسێن و لەیانەیە پشوویەکی کورد بدەن و ئەوەی کە هەبوو بن قسەم لەگەڵ وتەبێژی بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانی کردووە ئەو ئاماژەی بەوە کرد کە بەدەیان هەزار گەشتیار ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی و شاری سلێمانی کردووە مەجێی دڵخۆشیە بۆ لەبەرەوەی کە ئەمە هۆکارێکە بۆ بشانەوەی کەرتی گەشت و گوزار لە شاری سلێمانی هاوکات هۆکارێکی باشە بۆ باشە لە ڕووی ئابوووریە بۆچی بۆ ئەو هۆتێل و مۆتێلانەی کە لە شاری سلێمانیدا بۆ خواردنگەکان و ڕەخساندنی هەلی کارە بۆ ژمارێکی زۆر لە گەنجان واتە ساڵ لە دوای ساڵ دەبینین گرنگی زیاتر بە کەرتی گەشت و گوزار دەدرێەوە خورد بڵین کەرتی گەشتیاری دەدرێت لە شاری سلێمانی بە مەوای کردووە بژانۆی زیاتر بەخۆ ببینێت و وەک دەزانین لە ئێستاشدا چەند پرۆژەیەکی گەشتیاری هەم لە شاری سلێمانی لە خۆناغی جێبەجێکردندایەوە تا توانین بڵین بە تەواوبوونی ئەو پرۆژە گەشتیارانەی کە لە شاری سلێمانیدایەوە لە ساڵانی دااتوە خۆ بڵین لە بۆنەکانی دااتوودا گەشتیاری زیاتر ڕووبکاتە شاری سلێمانی کامە گرنگە بۆ شاری سلێمانی واجێی خۆشحاڵیە و جێی دەستخۆشیە کە بەردەوام لایەنە پەیوەندیدارەکانی ئەم شارە زیاتر هەوڵی ئەوە دەدەن شوێنە گەشتیارەکان بژێندەوە بە هۆکاریەوەی کە گەشتیاری زیاتر هاان بدەن کە ڕووبکەنە شاری سلێمانی وە لە نێو بازگەکان و خاڵە پشکنینەکان لێ کاراسانی باش کراوە بۆ گەشتیاران بۆی بتوانن بە کەمترین کات داخلی شاری سلێمانی بنوە کاتەکانی خۆیان پشۆکانی خۆیان بە لە کەشێکی ئارام و لە دۆخێکی ئەمن و ئاسایشدا بەسەر بەرن دیارەوەی کە ئێمە لە باخی گشتین و بێگومان کە ئەمە شوێنێکی دیارە ڕۆژانە ژمارەی زۆر لە گەشتیاران ڕوو دەکەن ئێرەوە دەبین ێساش قەرەباڵغی هەر پێوە دیار دەستخۆش هێمن کەمال پەیامنێرمان لە سلێمانی لەگەڵمان بوو سپاس هێمن بۆ زانیاریەکانت بۆ ئەم بابەتە هێمن ئاماژەی بە شتێکی سەرنجڕاکێشدا وتی و گەشتیارانە کە دێنە سلێمانی بەشێکیان هەر ناچنە میوانخانەکان و هۆتێلەکان خێمە هەڵەدەن لە پارکەکان و لە شوێنە گشتیەکان و ئەمە بابەتێکە کە ئێمە لێرە میوانێکی زۆر معنا بۆ بابەتەمان هەیە لە بەرەوەی کە ئەزانین گەشتیاری جوڵی تێکەوێ بەشێک ینی کەرتێکی زۆر گرنگ کە داهاتەکەی هەستی پێکرێت کە بەرز ئەبێتەوە کەرتی میوانخانەکان و چێشتخانەکانن کە ئەگەر بە وەرزیش بێ هەلیکارێکی زۆر ئەڕەخسێنن بۆ ئەم بابەتەش ئێمە مەحموود تۆفیق سەرۆکی کۆمەڵی میوانخانەکان و چێشتخانەکانی سلێمانیمان لەگەڵە لە ستۆدیۆ کاک مەحموود زۆر بەخێر هاتن زۆر سپاس بۆ بەڕێست و زۆر سپاس بۆ بینەر و بیسەر و بۆ ستافە جوانەکەی کورتان نیوز سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش ئەم کاتی جەنابیشە زۆر بەخێر هاتی کاک مەحموود پێیان نێرمان هەیە من و لە هەڵەبجەش پێش جەنابەت بابەتێکمان هەبوو باس لەوە کاتکە گەشتیاران ژمارەی گەشتیاران لە پشوەکانی جێژنا بەرزبوونەوەی بەرچاوی تۆمار کردووە جەنابەت وەکوتم معنای بەم بابەتە لە ڕووی داتا و ئامارە و ڕەنگە دەستڕاگەیشتێکی باشترت هەبێ پێمان بڵێ ئایا بەپێی داتا و ژمارە و ئامارەکانی شەروایە گەشتیار ژمارەی گەشتیار ئەم جێژنە بەرزبوونەوەی بەرچاوی تۆمار کردووە دەستان خۆش بێ وەڵا ئێمە وەکو کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکانی کوردستان لە قیستێمانی کە مافیەوەمان پێبەخشراوە هەمووەکو یاسا هەمووەکو پەیڕۆ پرۆگرام کە هەموو بۆنەکان ئێمە مافی خۆمانە کە بە دوواداچوون بکەین کە ئامار وەرگین کە خشتەی ڕۆژانی جەژن ئامادە بکەین سپاسی هەموو لودنە هاوبەشەکان و لایەنی پەیوەندیداریشەکەین کە لەگەڵمانە هاوڕان ئێمە هەفتەیەک پێشی ئەو مەبەستە بەڕاستی ئێمە شماڵدانی بوو هەر ئەمانزانی کە گەشارێکی ینی بەرچاو ڕووەکاتە شاری سلێمانی بۆ لەبەرەوە لەبار بوو ئەم بۆنەیە جەژنی قوربان یەکەم تاقیکردنەوەکان لە هەرێمی کوردستان و لە خواروی عێراقیش کۆتایی هاتبوو دووهەمیش ئەم ساڵ بۆ خۆی گەورە بارانێکی زۆر باشباری بوو ئێستا ئەگەر جەنابتان لە ئەزمر بەو دیوار سیرکن ئێساڵی بەهارە ینی کانیاوەکان هەمووی تەقیون ینی باری ئەمنیەتیش ئەمە لەسەر و هەموویەوەیەتی لەبەرەوە گەشتیار لە هەر شوێنێک کە دێ لە ڕێ حیزەوە لە ڕێ تەلەفۆناتەوە پرسیارمان لەیەکا وەڵام جواب چییە چی هەیە چی نییە لەبارەی ئەمنیەت دەبارەی ڕێگەوبانەمانە
ئەمە ئەرکی ئێمەیە کە ڕێنماییان بکەین کە دڵخۆشیان بکەین کە هەلیان بۆ بڕەخسێنین و خۆشببختانە ئەم جەژنە بەڕاستی جەژنێک بوو ئەتوانم بڵێم 2 ساڵیشە بێت جێژنی وا خۆشمان نەبووە لە ڕووی گەشتیارانەوە. ئەمە سەرنجڕاکێشە کاک مەحموود لەبەرەوەی کە من جەژنی قوربان بەراورد ناکەم بە جەژنی ڕەمەزان لەبەرەوەی کە بارودۆخی ناوچەکە جۆرێکی تر بوو بەڵێ ئەگەر بەراوردی بکەین یعنی بەپێی ئەموتەی جەنابەت بە جەژنی قوربانی ساڵی ڕابردوو ئەم جەژنە گەشتیارمان زیاتر بوو ئەم جەژنە گەشتیارمان لە هەموو بۆنەکانی 2 ساڵی ڕابردوو زیاتر بووە لەبەر ئەوە سەر و 100,000 گەشتیار داخلی شاری سلێمانی بووە زیاتر لە 110,000 بۆ 115,000 گەشتیار هاتووە یعنی ئەم گەشتیارە شەپۆل بۆکە هاتووە مەسەلەن ئەمڕۆ 20,000 داخل بووە بەیانەکەی 20 کە داخل بووە بەو شێوە مەرحەلە بە مەرحەلە ئێمەش لە ناوبازارە لەگەڵیان بووین شەوانە لەگەڵیان بووین لە پارکەکانە حتا ئێمە گەشتیارمان هەبووە بەڵام شەو بەهیمەتی هەموو لایەک و هەموو دوژنەی ئەمنی و قایمقامێت و هەمومان هاوکار بووین بۆ ئەوەی کە سپاسی هەموو بن کە گەشتیاریەکانەکەین بە تایبەتی ئەوانەی کە ئوتێل و موتێل و کابینەی گەشتیاری و گوندی گەشتیاری و حتا ئەوانەی کە بێلاشانەیە دێتیان کراوە بووە ئەم جەژنە لەبەر ئەوە بەڕاستی گەشتارێکی زۆر ئازیز و خۆشەویست دەخواروی عێراقەوە هەم لە ئێرانەوە ینی دەرگاکان هەمووی کرابوونەوە بە ڕووی گەشتیارانە بۆ شاری سلێمانی خۆشەویست ینی ئەم بڕگەشتیارە مەزندە ناکرێت ینی داهاتەکەی چەنە و چییە و چۆنە ینی بۆ لەبەرەوە ئەگەر هەر گەشتارێک 200 دۆلاریشی خەرج کرد بێ مەزندەی کە 100,000 گەشتیار ینی ئەمە بەڕاستی مای دڵخۆشکەرە و ئێمەش ینی 2 ڕۆژ 3 ڕۆژ زیاتر ئێمە لە بازگەی تاسڵوجە بووین و لە بازگەی عربەت بووین لەم بروشەرە کە ئێمە وەکو کۆمەڵە دروستمان کردووە دیوێکی بە عەرەبی دیوێکی بە کوردی و هەموو ژمارەی تەلەفۆناتەکانی لەسەر بووە دڵنیام یان شەوی یەکەم و دووهەم ئەتوانم بڵم تا 3 و 4 من نەخەوتم ینی لەڕێ ئەم تەلەفۆنانەوە عەفوو کە تەلەفۆنیان بۆ کردوین و بۆ حیز و بۆ شوێن و بۆ خواردن و خواردنەوە بەڵام سوپاس بۆخوای گەورە لە هەمووی مهمتر هەتا ئێستاکەی تر تۆزێ هێور بۆتەوە بەڵام گەشتیار هەر هەیە هەرماوە یەک سکاڵامان بۆ نەهاتووە ینی بڵێ لە ڕووی نرخەوە بڵێ لە ڕووی خواردن نییە بڵێ ینی شتمان دەست ناکەوێ بۆ لەبەر ئەوە نەدوزنەکان بە دڵسۆزیەوە حەل لە بازگەکانەوە چۆن بەڕێیان کردوون بۆ شاری سلێمانی ئێمە هەمومان ئاگادار بووین ینی بەو شێوە لە ئێمە خەمخۆرتر بوون ئێمە سپاسیان نەکەین لەبەرەوە هەمومان هەوڵێکمان ئەوەیە کە بژانەوە بۆ شاری سلێمانی بێ باشە کاک مەحموود ئەیانوت ئەوترا من ئەمەم بیستووە کە ئەم جەژنی قوربانە ئەڵێ میوانخانەکان هۆتێل و مۆتێلەکانی سلێمانی بە تەواوەتی پڕ ببوون جێیان نەمابوومەوە بوو یان مبالغەی پێوە دیار زیاتری هەیە کەمتری نییە لەبەرەوە ئێمە 385 وتێلمان هەیە وتێل و موتێل کابینەی گەشتیاری و گوندی گەشتیاری ینی بێجگەل لە 100 وتێلی میلی کە ئەوەی بۆ حاڵەتی ئەوە کە ئەوان پڕەبن ئیتر کامێنێتەوەی کێ نەبێەوە ئێمە سپاس بۆخوای گەورە وەکو جێگەمان نەمابوو بەڵام مای خۆشحاڵی بوو ڕێگەوبانمان مای خۆشحاڵی بوو ئەمنێتمان مەسەلەن ئەوەی کە جێگەی نەبوو بە شێوەیەکی دڵفراوان مەسەلەن ئەیوو من ئەچم بۆ قەدای هەڵەبجە ینی بەڕێمانەکە بۆ قەدای هەڵەبجە بیرمان لەوە ناکردەوە ئەمانگو ئەوێ وایە خۆشی وایە ئەمە ئیتر بە ئەنواعی شێوە ئێمە لەگەڵ ئەم گەشتیارانە سوپاس بۆخوای یەک کێشەی بچووکمان بۆ دروست نەبووە من هەرویستم پرسیاری گلێ و گازەندەی گەشتیاران بکەم جەنابەت وتت یەک سکاڵاشمان بۆ نەهاتۆ بۆیە ئەمە زۆر جێگەی دڵخۆشیە با باسێکی نرخیش بکەین کاک مەحموود پێمان بڵێ کە ئایا ئەزانین گەشتیاری هەرێمی کوردستان گەشتیاری وەرزیە ئەمە جێی داخە هیوادارین ببێت بە گەشتیاری هەمیشەی ئەوەندە کاری بۆ بکرێت بێ بە سەرچاوەیەکی داهاتی هەمیشەی بەڵام جەنابەت پێمان بڵێ لە وەرزە گەشتیاریەکانە لە کاتی ئەوەیە کە گەشتیارێکی زۆر ڕوو لە هەرێمەکە ئایا نرخەکان لە هۆتێل و مۆتێل و خواردنگەکان بەرزبوونەوە تۆمارەکات ئەگەر کەمیش بێت ئێمە کۆمەڵە شتەیە تێمان پەڕانوە لەبەرەوە دەرسمان لە ڕابردوو وەرگرتووە ئێستا بۆ نمونە جاران هەتا ئەمانوت کاکە تۆ بیکەرەوە ئەمڕۆ بەیانی و دوو بەیانی و سێ بەیانی ینی بەڕاستی دەوانە بوو دڵی چەند کەسانێکی ئازیزمان لێ ئازیز بپایە بەڵام ئێستا خەڵکەکە خۆی ئەوەی تایە بچی ئێمە بەس خشتەمان لەسەرا کە داینێن ئەوان بۆ خۆیان ئامادەکاریان تایە کە شوێنەکانیان کراوەیە بەڕاستی ئەو شوێنە ئەو شەقامە ڕێسیانە وەکو زۆنی سەرچنار و سالم و ساوەڵەکە و بەردەرکی سەرا و مەلیک مەحموو کۆمەڵێک لە ڕێستۆراتەکانی سیتەک و دەوروبەری
ئەمانە چوار ڕۆژەی جێژن کراوە بوون یعنی زیاتر لە 150 شوێنمان ئێمە لەو چوار پێشەقانەیە کراوە بووە لە خواردن و خواردنەوە و حەوانەوە بێجگە لە 9 ئوتێلی پێنجەستێرە کە هەمووی ڕێستۆراتی تایە ئەمە دایم 24 ئاکراوەیە بێجگە لە بڵێن وەکو ماژی مۆڵ و فاملی مۆڵ و کۆمەڵی شوێنی داخراو کە ئەمانە بەدەیان خواردنگەی جوانمان هەیە ئەمانە هەمووی کراوە بوون داخستنی نەبووە سپاس بۆ خۆی گەورە ئێمە لە هەمووی خۆشتر کە گەشتیارەکانمان ئەدوان ئێستا بۆ منە کۆرنیشی سلێمانی دروست بوو ئەم کۆرنیشە بەڕاستی بۆ ئەم ساڵ بۆ گەشتیاران تازەیە ینی بەدەیان گروپ ئەچوو ئەوێەوە ڕۆژی دوو هەم ویستم بڕۆمە خوارەوە لەوێەوە قەناعەتێ هەبێ 3 چارەکەم پێچۆدا دەرچوو یعنی ئەم خەڵکە ڕووە کاتە شوێنی جوان شوێنی سیمای پێوە دیار بێ سیمای گەشتیاری پێوە دیار بێ دەسوچاوی ئەوانە خۆش بێ کە دەستیان هەیە لە بژانەوەی شاری سلێمانی لە بواری گەشت و گوزار و ئێمەش وەکو کەرتی تایبەت هاوکارە بین یعنی بیرمانەوە نەکردوتەوە هیلاگە بین یا ماندووە بین یا ناخەوین یا ئاخەوین ئەمە نەبووە لەبەرەوە ئەگەر ئەم کەرتە ئەوە نەجوان و کەرتێکی بێت و کەڵە ئەبێ هەمومان خزمەتی بکەین بۆ ئەوەی زیاتر بژانەوەی پێوە دیار بێ ئەمە جێگرەوەی نەوتیشە ینی خەڵک لەوانەیە بە جۆرێک حاڵی نەبێت لە مۆزوعە بەڵام لە تەکسیەکەوە سوودمەندە هەتا ئەگاتە پۆشاک و بازار و چەرەسات و مارکێت و دواییەتەوە ئەچێ لە مەتەمەکە نانەخوا و دوای مەتەمەکە ئەچێ لە وتێلە خەوێ و ئەمە هەمووی سوودمەندەتیایە باشە کاک مەحموود وەکو جەنابیشت ئاماژەت پێدا بەڕاستی دوو کەرت لە هەرێمی کوردستان زۆر گرنگن یەکیان گەشتیاریە یەکیان کشت و کاڵە جا تێکەڵکێشیش کرا زانین کە گەشت و کاڵمان هەبوو پڕۆژەی گەشت و کاڵمان هەبوومانە هەمووی کاری جوانن ئەکرێن وەکو باسیشم کرد گەشتیاری لە هەرێمی کوردستان وەرزیە بەڵام توانستی ئەوەی تایە کە هەموو کاتەکانی ساڵ ئابەم شێوەیە گەشتیار ڕووی تێبکە لە بەروی خۆ هەر بەهار نییە هەرێمی کوردستان و کوردستان بەگشتی پایزەکەی جوانترە لە بەهارەکەی بەڕای جەنابەت چی بکرێت بۆ ئەوەی کە کەرتی گەشتیاری ببێ بە کەرتێکی هەموو ڕۆژانی ساڵەکە و گەشتیار ئابەم شێوەیە کە لە جەژنا ڕووی تێکرد ڕووی تێبکا بە بەردەوامی و بە وتەی جەنابیشت کەوتت بە هەر ئەسڵەن گەشتیاری نەوتمان لەبیر بباتەوە سپاس دەکەم پرسیارەکە لە جێ خۆیەتی کەرتی گەشت و گوزار وەکو پێم وتی کەرتێکی جوانە هەماهەنگیمان هەبێ حکومەت هاوکارمان بێ لەگەڵمان بێ بۆ نمونە ئێستا پەلەوەریەکان لە ڕێژەی نرخی کارەبا لەگەڵ کەرتی گەشت و گوزار دوو نرخی جیاوازن خۆزگەوامان لێ باتە ئێمە هەمومان بە بیرمانە 2009 و 2014 و تا ئەگاتە 19 ینی لە سلێمانی ئێمە کەم شەوێک وتێلەکانمان پڕ نەبوونایە بەڵام کارەباش بە 57 دینار بوو ئەمەمان لەبیر نەچێ خەڵک گیرفانی پڕ بوو بیری نەئەکردەوە زەریبە قەرزارە باج قەرزارە زەمان قەرزارە هیچ باکی نەبوو پارەی پێبوو ئەیدا بەڵام ئێستا لەم کاتەیە مەسەڵەن با ئێمە نەیکەین بە بۆنەکان ڕەمەزانمانێ و نەورۆزمانێ و قوربانمانێ و دووسێ بۆنەمان هەیە بەڵام ئێمە ئەگەر بیرکەیتەوە شەقامی سالم هەتا ئەگاتە بەردەمکی سەرا زیاتر لە 100 بۆ 150 بنکەی گەشتیاریمانەیە کە هەمووی نووسینگەی گەشتیارین ئەمانە حکومت ئەگە دەمیان بێکە لە ساڵێکە دوو کەڕدیانێنێتە دەرەوە هەر یەکەی گروپێکی ئەوروپێ بێنێ بینێستانە بە شاری سلێمانی چی ڕوەدا ینی ئێمە لەو چەک بەسوێ ڕزگارمانە بێ ینی ئەبێ ئێمە هەمومان هەوڵ بین و ئەمجا حکومەتی هەرێمی کوردستانی شاوکارمان بێ لەگەڵ کەرتی تایبەت و هەمومان بەیەکەوە ئەگەر ئەم کێشەیە چارەسەر نەبوو من ئەتوانم بۆ خۆم خۆکەم بە فیدای ئەم شارە جوانە لەبەرەوە ئەم شارە شارێکی جوانە شارێکی عەزیزە شارێکی مرۆڤ دۆستە ژارێکی خۆشخۆرە ینی تۆ بدەوێت نەدەوێت شاری سلێمانی دە خواردن خواردنەوە حەوانەوە قەناعەتێ هەبێ ئەمە ڕیکلام نییە کە منەکەم ئێمە نمونەین ینی نمونەی خواردنەکانین ئەنجا ئێمە بەدەیان مەسەلەن شار و شارۆچکەمانەیە هەر خۆی سروشتی گەشتیاریتیایە ئێستا بڕۆ بۆ ماوەت بڕۆ بۆ قەزای پێنجێم بڕۆ بۆ نەورۆڵی بڕۆ بۆ هەڵەبجا بڕۆ بۆ گەرمیان ئێستا ویان دیاتوە دەیان ئێمە بەنداوی جوان خنجیلانەمانەیە هەر خۆی بۆ بە گەشتیار یعنی لەگەڵ ساڵانی ڕابردوو زۆری فەرقە باشە کاک مەحموود منەمێ باسێکی کوواڵیتی خزمەتگوزاریەکان بکەین لە میوانخانەکان لە هۆتێل و مۆتێلەکان لە خواردنگەکان پرسیارەکەم ئەمەیە بەراورد بە وڵاتانی دراوسێ کوواڵیتی خزمەتگوزاریەکانمان چۆنە بوێرم
ینی بەرزتر بفڕم و لەگەڵ وڵاتانی پێشکەوتوتر بەراوردی بکەم ینی کواڵەتیمان باشە لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە لە ڕووی پێشوازیەوە لە ڕووی کواڵەتی پێشوازیکردن و ئیسراحەت و خواردن و خواردنەوە ئەو شتانە دەست خۆش بێت ئێستا بۆ نمونە بە هەر یەک خاڵی بچووک بۆ ئەمە ساڵانی وەکو پێم وتی 2014 تا 19 لە سا هەفتای ستافی شوێنە گەشتیاریەکان بیانی بوو بەست و هەربیر لەمە بکەرەوە خات و ئەمەلخان کە سەرۆکی دەستەی گەشت و گوداری ئەو کاتە بوو سڵاو و ڕێزمێ بۆی دەستی خۆش بێ لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکان لەگەڵ کەرتی تایبەت یانی قەرارێکیان گەڵاڵە کرد ئەبێ لە کاتی تازەکردنەوەی مۆڵەت ئەوەنە ستافەکەی کورد بێ لە سا سی لە سا هەفتەیە بێ بە کورد بێ ئێستا ئەمە چۆن جێگەی دەستخۆشی نییە تۆ ستافێکت هەیە ڕێستۆراتێکت هەیە ستافەکەی چل کەسە ئەم چلە سی کووردە دەی دەرەوەیە جاران سی دەرەوە بوو دەی کورد بوو یعنی ئەمە ئێکێکە لەو حاڵەتانە جا ئەم قەرارە لە دەستەی گەشت و گوزار بە خودی خاتووە مەلخان و سەرۆکی دەستەی گەشت و گوزار و بەڕێوەبەرە گشتەکان متفق بوون لەسەر ئەوە وەکەتی تایبەتیش هەوڵیدا لەسەر ئەوە کە ینی ئێمە هەمومان متفقین ئەو قەرارە چۆباری جێبەجێکردنەوە ئەمە جێگەی دەستخۆشیە یا بۆ نمونە ئێستا جاران ینی بە سەدا ناوی وا عجایب ئەهات ینی بە ڕۆژێ بۆمان لەبەر ناکرا ینی بەڵام ئێستا ئەڵێ زمانی یەکەم ئەبێ زمانی کوردی ژمارەیەک بێ دوایی تۆ بۆ خۆت زیدانی عەربیدانی چیدانی کە بۆ ئارزومەندانی خۆتە بەڵام ئێمە زۆر شمان تێپەڕان و زۆر چوینە پێشەوە بەڵام لەوانەیە ئێمە خەڵکانێکمان هەبێ ئێستا بیدەوە کاتەوە لەبەرەوە کە ئەرکی سەر شانی زۆر قورسە باجمان زۆرە کارەبامان زۆرە شتیکەمان زۆرە لەوانەیە بێتاقەتێکی پێوە دیار بێ بەڵام نا لە ڕووی کوالیتی لە ڕووی پێشکەوتن لە ڕووی ئەوانە کە ئێمە هەوڵمان بۆ داوە 100% هەدەفەکەمان پێ باشە من چەند جارە میوانداری بەڕێستانەکەم گەورەترین گلەیتان تێچووەکانتانە بۆ کارەبا و بابەتی هاوشێوە هیوادارین حکوومەت ئاوتان لێباتەوە لە بەرەوەی ئەم کەرتەکەرتێکی یەکجار گرنگە بۆ هەرێمی کوردستان بابەتێکی ترکە بۆ من جێی پرسیارە ئەوەیە کە گەشتیاران ڕوەکەنە هەرێمی کوردستان ئەمەش دیارە فاکتەرێکی گرنگە لە کەرتی گەشتیاریە بە تێکڕایی چەند ڕۆژ ئەمێننەوە وێستگەیەکی چەند ڕۆژیە هەرێمی کوردستان بۆ گەشتیارە هۆی ئێمە جژنی قوربان هاتە پێشەوە بەڵام ئێستا مەوسومی گەشتیاریە لە هەرێمی کوردستان ئەم دەقەیە بە تایبەتی شاری سلێمانی و دەوروبەری کە ڕۆکاتە ناوچە ئەوانەی کە ناوچەی گەشتیارین ئەوانەی کە شەلالیان هەیە ئەوانەی کە مەسەلەن بحیرەی بچووک بچووک و خۆش جوانیان هەیە ینی هەوڵەکە لەبارە گەشتیار ئێستا لە جنوبی عێراقە تۆ بیرکەیتەوانێ ئەم هەموو گروپە گەشتیارە کە دێ ئەڵێ کاک مەحموود ئێمە پێش مانگی 6 ئێمە گەرمامانە بۆیە ڕۆکەینە هەرێمی کوردستان بۆیە گەشت دەکەین بە ئێمە چین بۆ تورکیا ساڵانی ڕابردوو بەڵام ئێستا ئێمە سیرەکەین زۆر کۆمەڵی ینی کۆمەڵی شت هاتوۆتە پێشەوە نەبینراوە ئێستا دروست بووە ئێمە بۆچی پارەکە لە هەرێمی کوردستانی خۆمان لە وڵاتێکی خۆمان فەرق نەکەین ینی بەدەیان گەشتیارم دوانوە کە گروپاتی پێ بووە ئەمە نەسی قسەی ئەمانەیە ینی ئێمە چوینە پێشەوە ناشگەڕێنەوە بەڵام ئێمە دڵنیا ئەەکەینەوە دڵنیا ئەبینەوە لەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان پاڵپشتمان بێ هاندەرمان بێ لەگەڵمان بێ ئێستا بۆ نمونە هەر وای دانێن ئێمە ئەم خولە ئێمە و زانکۆی سلێمانی بە هاوبەشی ئەم خولە ئەنجامەدەین لە بواری پێشوازی میوانداری ئەتەکێتی زمان و پاک و خاوێنەی خواردنگەکان ئەمە دەستی ئەو مامۆسانە خۆش بێ کە لە زانکۆن ئیشەڵا دوای جێژن ئەمە بەرنامەی ئێمەیە لە هەموو بنکە گەشتاریەکانە بە تایبەتی ئەوانەی کە لە یەگەستێرە بۆ پێنجەستێرن و دوای ئەوە ئێمەدا ئەبەزین بۆ هەموو شوێنەکانی تر یعنی چۆن من کە گەشتیارم ئێمە مۆتێلەکە ئەچمە ئوتێلەکە ئەچمە ڕێستۆراتەکە ڕێزم لێ بگیرێ کە بێمە جارێکی تر ینی ئەمە ئەم بابەتەیە وڵا دەستان خۆش بێ ماندوو نەبن هیوادارین کەرتی گەشتیاری بەگشتی ئابوو شێوەیە کە باستان کرد ببێت بە کەرتێکی زانستی و بە شێوەیەکی بنەڕەتی و جوان پێش بکەوێت زۆر سپاس کە لەگەڵمان ئامادە بوون بەڕێز مەحموود تۆفیق سەرۆکی کۆمەڵەی میوانخان و چێشتخانەکانی سلێمانی زۆر بەخێر هاتن سپاس بۆ ئێوەی بەڕێزیش ئێوەش ماندوون دەستان خۆش بێ
پێنجشەممە یەکەم کاروانی حاجیانی هەرێم ئەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان کاروان ستونی وتەبێژی بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان ڕێگەیان 4/6 کە ئەکاتە ئەم پێنجشەممەیە 1027 حاجی لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە ئەگەنەوە هەرێمی کوردستان. باسی گەڕانەوەی حاجیانم بۆ کردن بێگومان خەرجی حاجیان هەرو خەرجیانێکە بۆ ڕۆشتنیان بۆ حەجەکەنی تر لە کاتی گەڕانەوە ئازیزانیان کە سوکاریان چاوەڕێیەکەن کە دەستە و دیاریان پێ ببوویان ئەیتر هەر کەس بەقەدەر توانای خۆی و بەقەدەرەوەی کە ئێوێ هەدیە بۆ چەند کەس بکڕێ دیاری بۆ چەند کەس بکڕێ جا بۆم بابەتەش زۆرێک لە حاجیان دێن دیاریەکانیان هەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە کڕنی تر مەگەر شتێکی ئەوەندە دەگمەن بێکە لەوێ هەبێ یان پێی جوانتر بێ کە لەوێ و بیهێنێ بەڵام بەشی هەرە زۆریان دیاریەکانیان هە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دابینەکەن بۆیە خواست لەسەر کڕینی دیاری لەلایەن حاجیانەوە زیادی کردووە ئەمێ قسەی زیاتر بکەین لەسەرم بابەتە قارەمان جەوهەر پەیامنێرمان لە هەولێرەوە لەگەڵمانە قارەمان سڵاوت لێبێ پێمان بڵێ کە بازاڕەکان ئەم خواستەشیان زیاد کردووە زیاتر داواکاری لەسەر چی هەیە و چەند هەست بە بەرزبوونەوەی خواستی حاجیان کراوە بۆ کڕینی دیاری. بەڵێ زریانەوە کاتت باش ینی لەمڕۆ تاوەکو گەیشتنەوەی حاجیان بۆ هەرێمی کوردستان خواز لەسەر بەشێکی زۆری دیاریەکان بەشێک لە پێداویستیەکانی ئەوانەی کە لە سعودیا حاجیان ناتوان بهێنن لە هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێک ژمارەیەک شوێن کراوەتەوە کە کەلوپەل و دیاری تێدا دەفرۆشن. من ئێستا لە یەکێک لە کۆمپانیەکانم کە ساڵانە لە وەرزی ئاج عومرە بەشێکی زۆری ئەوانەی کە لە کوردستان یاخود لە هەولێر کە سوکارەکانیان سەردانی سعودیا دەکەن لێرە کەلوپەلەکان دەکردن یاخود لە کوردستان کەلوپەلەکان دەکردن بەهۆی زۆری تێسوونی هێنانەوە و تەنانەت ماندووبوونی بەشێکی زۆری ئەوانەی کە سەردانی سعودیا دەکەن لەگەڵ کاک نایف ئاسوودە گفتوگۆ دەکەین خاوەنی یەکێک لە کۆمپانیەکانی گەشتی حەج و عومرە کاکی نایف کاتت باش دەبینین بازاڕەکانتان ڕێخستۆتەوە ینی چاوەڕێ دەکەن لەمڕۆ بە دواوە خەڵک بێ سەردامەکە و زیاتر خەڵک چی دەکرێتن بۆ دیاری بێ یاخود بۆ پێداویستی بەخێر بەسەر چاوان وەڵاهی لە ئێستاوە بگرە يعني هەفتەیەک بە لە ئێستاش لە ینی خەڵک دێتن شت دەکڕێتن جەنابەت لە پێشێکە باست کرد بە تاکید لەوەی کە لەوێندەر ئەشیا گرانە و تێسوی هاتنەوەشی زۆر زۆر گرانە بڕاوکە زۆر تەلەفۆن دەکەن ینی ئەوێن دەرو ئێرە مقارن دەکەن دەبینن نیوە قیمەتە ینی چۆن ئەویش لەوێندە بەڕاستی هەمووی لە بنەکەی نووسدا مێد ئین چاینا ینی هەمووی سینەکەی بەڕاستی ئەوەی ناڵێم کە خوڕمایەکێ بۆ نمونە ئاوی زمزمە ینی ئەو دوو شتەکە زیاتر پیرۆزە و لەوێندەر هەیە سەر چاوەکەی لێوەیە ئەوی دیکار هەمووی بەڕاستی یا سینیە یاخود لە وڵاتانی دیکە دێتن جا بەڕاستی لە ئێستاوە بڵێ حاجی بەڕێزەکان هەندێکیان تەلەفۆنیان کردی هەنجیان کە هەندێکیان کەس و کارەکانیان دێن ئەشیان بۆ دەکڕن هەندێک لەسەر داواکاری خۆیان هەندێک لەسەر داواکاری کەس و کارەکانیان و ئەمەش الحەمدوللا لەخوای بەزیادبی کۆگاکانمان پڕ کردیەوە و بازاڕەکەشمان الحەمدوللا ئەشیای زۆرمان هینایە و هەمووشی سعری زۆر زۆر مناسبن الحەمدوللا. ئێستا بەشێک لە بازاڕەکان نرخ بەرز بۆتەوە ینی نرخی دیاری و پێداویستیەکانیش بەرز بۆتەوە یاخود وەک خۆیت یاخود کەمتر بۆتەوە نرخەکە نەخێر بگرە هەندێکیان کەمتر بوویتەوە و هەندێکی هەموو وەکو خۆیتی نەخێر هیچ گرانتر نەبووە هەمووی وەکو خۆیەتی هەندێکی وەکو باسم کرد هەزانتریش بووە چونکە بەخۆ دەزانی ئەمە هەندێک جاروەیە هەندێکیان مۆدیلی بەسەر دەسن با بڵێن سانی ڕابردووەمە هەزانتریش دایان فرۆشین با بڵێن هەشەکە مۆدیلی تازەیە بۆ نمونە ئەو هەر وەکو خۆیەتی سارەکان وەکو خۆیەتی و ئەشیای زۆر زۆریشمان هەیە الحەمدوللا هەرچەندێکی هەبیتن ینی ئەو ڕۆ خەڵک
بووە بای 400 بۆکسی داوا کردێ 500 بۆکسی داوا کردێ ینی بۆ میوانەکانی هەیە میوانی زۆر دێتنیانی هەموو شتێک هەیە لەخوای بە زیاد بوانی کوردستان هەموو شتێکی هەیە الحەمدولله لە سیواکی باش دەڵێ لە بەرماڵی باش دەڵێ لە دەکرێت بە نمونە ئێستا کەسێکیان لە سعودیا بێتن دێ لێکوانە زیاتر بەرماڵ دەکردن تەزبیح دەکردن یاخود بەشێک لە دیاریەکان زیاتر خەڵک ڕوولێتی ئەوەی کە زۆر زۆر گرنگە خورمایەکەیە ئاوی زمزمە جا با بڵێن تەغلیفی جوانمان هەیە جا هەیە بە کریستاڵە هەیە بە با بڵێن شوشەیە هەیە بە کارتۆنە با بڵێن لەناو ئەو کارتۆنانە دەکەن جا خورمایە ئاوی زمزمە و زیاتر بەرماڵە سیواکە تەسبیحە بڵێ و دیاری تریش هەیە با بڵێن شتی منداڵانیش هەیە با بڵێن دیاری منداڵان چەندە لە چاوگەشەکان و چەفیەیە بۆ ئافرەتان و بۆ نمونە ئەوانە زیاتر خەڵک زیاتر ئەوانە دەکڕن سپاس دەکەم فەرمیار خەڵ خێرتە چاوە زریانەوەی کە نایب ئاسوودە باسی کرد دیارە خواز لەسەر بەشێکی زۆری و پێداویستیانە هەیە بە تایبەت ئەوانەی کە بۆ دیاری حاجیەکان دەیکڕن یاخود لە ماڵەکانیاندا دەینێن لە کاتی هاتنەوەیان لەگەڵەوەش بەشێک لە پێداویستەکانی وەکو ئاوی زەمزەمە خورمایە بەشێک لە پێداویستەکانی ترکە لە شوێنەکان دەست دەکەون لێرە ئەوی کە دەگوترێتن بۆ هۆی زۆری تێچوونی نرخ وهێنانەوەی ئەمانە هۆکارن بۆی کەوا بەشێکی زۆری بازاڕەکانی کوردستان بە تایبەت ئەوانەی کە کەلوپەل و دیاری حەج و عومرە دەفرۆشن بازاڕەکانیان گەرمە یاخود لەمڕۆ بەدواوە بەشێکی زۆری بازاڕەکانیان کراوە دەبن بەڕووی کەسانێک کە دێن پێداویستی دیاری دەکڕن. سپاس پێام نەرمان قارەمان جەوهەر لە هەولێرۆ لەگەڵمان بوومان دوو نەبی قارەمان. بە ئامادەبوونی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت دەستگای پەرەپێدانی ناوچێ ڕاپەڕین بە فەرمی ڕاگەیەندرا جگە لە کارکردن بۆ گەشەی زیاتری کەرتی تایبەت و باشترکردنی ئابووری خۆجێیی دەستگاکە گرنگی زیاتریش بە کەرتی کشت و کاڵ و گەشتیاری ئەیان لە دەڤەری ڕاپەڕین و پاڵپشتی دارایی کارسازانی پرۆژە بچووکەکان گەنجانی خاوەن بەهرە و کارامەشەکات کشت و کاڵ و گەشتیاریە زانین کە دوو کەرتی زۆر گرنگن لە هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئاوڕێکیان لێ بدرێتەوە مۆبالەغە نیە ئەگەر بڵێن بە تەواوەتی تر پێویستمان بنەوتەکەمان نامێنێ پرۆژەی گەشت و کاڵیش یەکێک بوو لەو پرۆژانە کە لە هەنگاوێکی نوێگەرانەیە ئەو دوو کەرتەی تێکەڵکێش کردەوە. پڕی ناوچەیەکە کە زۆر گونجاوە بۆ گەشە پێدانێکی زیاتر. با ئامادەبوونی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت دەستگای پەرەپێدانی ناوچەی ڕاپەڕین بە ڕەسمی ڕاگەیەندرا. ئامانجی سەرەکی دەستگاکە جگە لە کارکردن بۆ گەشەی زیاتری کەرتی تایبەت و باشترکردنی ئابووری خۆجێیی گرنگیدانی زیاترە بە کەرتی کشتتوکاڵ و گەشتیاری لە دەڤەری ڕاپەڕین هەروەها پاڵپشتی دارایی کارسازان ڕۆژە بچووکەکان گەنجانی خاوەن بەهرە و کارامەش دەکات بۆ ئەوەی دەرفەتێکی زیاتر بڕەخسێنین بۆ ئەم دەڤەرە تەشخیصی بکەین کەم و کورتەکانی ئەم دەڤەرە چین ڕێگرەکان چین لە بەردەم گەشەکردنی ئابووری ئەم دەڤەرە ئایا قانونە ئایا سیاسەتە ئایا ڕێنماییە ئایا بۆچوون و نەبوونی پلانێکە بۆیە ئێمە یەکەم هەنگاوی ئەم دەستگایە ئەو تەشخیصەیە کە ئەم دەستگایە دروست بووە بە پشتیوانی مادی و معنەوی حکوومەتی بەریتانیا ئەمە پەیامێکی گرنگە گەیەنێت بەڕێزان پەیامێکی گەیەنێت کە وڵاتێکی گرنگی وەکو بەریتانیا لەگەڵمانایە ئەم دەستگایە هەموو ئەو بیرۆکانە و عەقڵیەتەکان کۆ ئەکاتەوە زانکۆ حکوومەت کەرتی تایبەت ڕێکخراوی ناحکومی نوێنەرایەتی چالاکوانەکان خەڵکی تێکۆشەری ئەم دەبەرە هەمووی کۆ ئەکاتەوە لەژێر چەترێک بۆ گەشەکردنێکی هاوسەنگ لە دەڤەرێکی تێکۆشەر و دەڤەرێکی شایستە. لە ڕێگەی گەشەکردنی کەرتی تایبەت و وەبەرهێنان و سەرمایە گوزاری گەورە دەستگاکە دەبێتە هۆی ڕەخساندنی هەلی کاری زیاتر بۆ گەنجان و برەودان بە تواناکانیان بە باشترکردنی ژێرخانی ئابووری و باشترکردنی دابینکردنی هەلیکار کەمکردنەوەی کۆچی گەنجان و سوودبینین لە تواناکانی گەنجانی خۆمان باشترکردنی کارامەی گرنگیدان بە پیشەسازی و بە کەرتی تایبەت لەو ڕێگەوە ئێمە بتوانین دەڤەری ڕاپەڕین بکەین بە نمونەیەک بۆ شوێنەکانی تریش. بەدڵنیایی ئەو دەستگایە دەتوانێت کاری زۆر بکات بە مەبەستی ڕاکێشانی
خەڵکی خواپێدا و دۆڵەمەند و مستەسمیر بۆ دەڤەری ڕاپەڕین چ لە ناوخۆ چ لە دەرەوە و لەگەڵیشیدا کاراسانی و هەماهنگگی زۆر باش بۆ ئەوە بەرهێنانە بکە و بەرهێنەرانە بکە و لەگەڵیشیدا بە پێشچوونی دەڤەری ڕاپەڕین لەو سێکتەرانەی کە باسم کرد لە ڕووی ئەنجامدانی پرۆژەوە بە دڵنیایی ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە دەرفەتی کار بۆ گەنجانی دەڤەری ڕاپەڕین فراهەم بکات دروستکە و ئامانجی سەرەکیش گەشەپێدان و پێشخستنی دەڤەری ڕاپەڕینە و لەگەڵیشیدا دروستکردن و دۆزینەوەی دەرفەتی کارە بۆ گەنجانی ڕاپەڕین. پرۆژەی پەرەپێدانی ڕاپەڕین مۆدێلێکی نوێ و استراتیژیە بۆ گەشەکردنی ئابووری ناوچەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش. لە ڕێگەی پلاندانانی ئابووریەوە دەیەوێت گەشەپێدانی ئابووری تەنیا لە شارە گەورەکاندا نەبێت و شارە مامناوەند و بچووکەکانیش بگرێتەوە. خالید ئەحمەد کورساد نیوز ڕانیا. پزیشکانی نیشتەجێ خولاو لە پارێزگای کەرکووک لە پێش نەخۆشخانەی ئازادی فێرکاری ناڕەزایەتیان دەربڕی و داوایان کرد وەزارەتی تەندروستی لە گرێبەستیەوە بیانکات بە دامەزراوی هەمیشەیی. پزیشکەکان وتیان ئەگەر لە داهاتووە داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بایکۆتی دەوام ئەکەن لە نەخۆشخانەکانە. ئێمە پزیشکانی یعنی مستەشفای ئازادی ئەمڕۆ گرتبوونەوەیەکمان ئەنجامدا بە بۆنەی ئەوەی 4 مانگە تقریبان وا زیاتریش تاعین بووینە هێشتا هیچ پرۆپارەیەکمان وەرە نەگرتووە. ساڵ و نیوێکیش زیاتر لە ماڵ دانیشتوین دوای ئەوسا بەعقد على ئەساس تاعین بووینە بەس هێشتا هیچ پارەیەکمان وەرە نەگرتووە ئەمانەوێت تەثبیت بین و معاشەکەشمان زیاد بکە یعنی. بە شێوازێکی دوور و درێژ ڕۆژانە 12 ساعت داوامەکەین 18 بۆ 20 ڕۆژ لە مانگێکایە. جا بۆیە گرتبوونەوەی ئێمە لەمڕۆ بۆ دەربڕینی ناڕەزاییەکانمانە و ئەگەریش بەم شێوەیە بەردەوام بێت و موچەکەمان چاک نەکرێتەوە و دانەمەزرین ئەوە ئێمە بڕیارە لە سبەیەوە دەستکەینە بایکۆت و داوام نەکەین لە هەموو بەشەکانی نەخۆشخانە. لە دوای ئەم جەنگەوە کە لە ناوچەکە هەڵگرسا هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران بابەتێک کە زۆر قسەی لەسەر بوو ئەوە بوو کە عێراق یەکێک بوو لە گەورە زیانمەندەکانی جەنگەکە. چەند هۆکارێکی هەیە لە چەند ڕوویەکەوە تاوتوێکراوە من لێرە بۆتان باسەکەم. یەکەمین هۆکاریەوەیە وە گرنگترین هۆکاری کە ئەڵێ عێراق لە ئاستێکی زۆر بەرزە و لە ئاستێکی نائاساییە پشت بە نەوت و پشتیش بە ئێران ئەبەستێجا. ئێستا زیاتر بۆتان باسەکەم کە بۆچی واڵن و هۆکاری ئەم قسەیە چیە. با بچینە لای زانیاریەکانی دواتر و بەداتا و ژمارە باسی ئەم دوو بابەتە بکەین کە ئەڵێن عێراق لە ئاستێکی زۆر بەرزە پشت بە نەوت و پشت بە ئێرانە بەستێ. هۆکارەکەی چیاڵە پشکی نەوت لە ئابووری عێراقا لە بودجەیە 190 بودجێ عێراق نەوتە داهاتە نەوتیەکانەواتە ئەگەر بێت و ئاستەنگێکی وەک ئەمەی کە ڕوویدا وەک ئەم جەنگە کە ڕوویدا ئیتر عێراق نەیتوانی نەوتەکەی لەو ئاستەیە کە هەی بوو هەناردەی بکە ئەوە کلێنی گەورە لە بودجێ دروستە بێت. لە عێراق هەر خۆی کورتێنان هەبوو لە بودجێ ئێستا کە ئەم قەیرانە دروست بووە کە هەناردەی نەوتەکەی ئاستەنگی تێکەوتووە ئەوە دیسان قەیرانەکەی قوڵتر کردوێتەوە. بابەتێکی تریش کە هەیە ئەوەیە کە لە داهاتی 2025 187 داهاتەکان داهاتی نەوتی بوون لە ڕێگەی هەناردەی نەوتەوە. داهاتی نەوت و کانزاکان هەر ساڵی 2025 واتە ساڵی ڕابردوو 108 تریلیۆن و 400 ملیارد دینار بووە کە ئالەم قەبارەیە سەر و 87 تریلیۆنی داهاتی نەوتی بووە لە ئاستێکی بەرزا پشت بە نەوت ئەبەستێ. با بچینە لای داتاکانی تر و بەشی هەرە زۆری ئەمەش تەنها بۆ موچە و بۆ خزمەتگوزاریەکان ڕۆشتووە. ئەمەش بابەتێکی ترە ئاستەنگێکی ترە لە ئابووری عێراقا کە قسەی زیاتری لەسەرەکرێت. هەناردەی نەوت لە ساڵی 2026 ساڵی 2026 واتە ئەم ساڵەکە جەنگەکە تایە ڕوویدا ئابەم شێوەیە مانگی یەک 108.4 ملیۆن بەرمیل هەناردەکراوە. مانگی دوو هەردەست بەجێ هەرچەند 28 دوو جەنگەکە دەستی پێکرد زۆر هەناردەکە ینی ئەکرێ کاریگەری دروست نەکرد بێ بەڵام دیسانەوە لە ئاستێکا ئەبینین کە کاریگەریەکەی دەرکەوتووە بۆ 99 ملیۆن و 900 هزار بەرمیل دابەزیوە. ئیتر لە مانگی سێوە دابەزینەکە زۆر بەرچاو بووە. مانگی سێ بۆ 18 ملیۆن و 600 هزار بەرمیل کەمی کردووە. مانگی چوار
سەر و سەدانەوەت کەمی کرۆ بۆ 9,900,000 بەرمیل وەکوتم 90.8 هەناردەی نەوتی عێراق بەهۆی ئەم جەنگەوە دابەزینی تۆمارکرۆکوتمەمە ئاستەنگە گەورەکەی عێراق کە بە تەواوەتی پشتی بەنەوت بەستووە و بابەتێکی گرنگتر لە مەشاکە هەیەکە نەک هەر پشتی بە هەناردەی نەوت بەستووە پشتیشی بە تاکە یەک ڕێڕەو بەستووە بە تەرمیناڵەکانی بەسرە و هەروەها بە کەندا و کە بینیمان ئەم ئاستەنگە تاوکەرتی نەوتی عێراقی پەکخست. ئەگەر سەیری داهاتی نەوتی عێراق بکەین ئەبین بە تەواوەتی پەکی کەوتووە بەهۆی ئەم جەنگەوە کە ڕووی داوە پێش جەنگەکە کۆتاجار کە داهاتی نەوتی عێراق ئاسایی بوو بێ 6.8 میلیارد دلار داهاتی نەوتی هەبووە بەڵام لە دوای جەنگەکەەوە بە تەواوەتی دابەزیوە مانگی دووە مانگی سێش لە ئاستی 1.1 میلیارد دلارە کەمی کردووە کە بەچاو ئەو داهاتەکە عێراق هەیەتی و بە تایبەتی لە ڕێگەی هەناردەینەوتەوە یەکجار دابەزینێکی گەورە و بەرچاوە. پشتبەستن بە غازی ئێران بابەتێکی ترەکە ئەم جەنگە بووە هۆیەوەی کە ئابووری عێراق دارایی عێراق زیانی بەربکەوێ لەبەرەوەی کە سەداسی وێستگەکانی بەرهەمهێنانی کارەبای عێراق پشت بە غازی ئێران ئەبەستێ. پێشتر ئەمریکا بەهۆی گەمارۆکانی سەر ئێرانەوە بابەتی ئەوەی نوێ نەکردوانی لێ خۆشبوونەکانی عێراقی نوێ نەکردەوە بۆ هاوردەی غازی ئێران هەر ئەوە خۆی ببوو بە ئاستەنگ. ئێستاکە ئەم جەنگە ڕوویداوە ئێران هەر ناتوانێت هەناردەی بکە ئەمە خۆی ئاستەنگێکی گەورەیە و ئەو کارەبایە کە لە ڕێگەی غازی ئێرانەوە بەرهەم دێت 8,000 مێگاواتەواتە هەر دەست بەجێ لە دوای ڕاگیرانی غازی ئێرانەوە 8,000 مێگاوات بەرهەمێنانی کارەبا لە عێراق پەکی ئەکەوێت. لە چارەکی یەکەمی ئەم ساڵە سێمانگی سەرەتای ئەم ساڵ داهاتی عێراق 25 تریلیۆن و 300 میلیارد دینار بووە. خەرجیەکانی زیاتر بووە لەبەرەوەی کەوتم هەمیشە کورتێنانی هەبووە. بودجێ عێراق 25 تریلیۆن و 900 میلیارد دینار بووە، کورتێنانەکەی 658 میلیارد دینار بووە و لەم داهاتە کە هەی بووە و لەم داهات و خەرجیانە کە باسم کرد خەرجیەکەی بە دیاریکراوی 21 تریلیۆن و 900 میلیارد دیناری تەنها بۆ موچە و بۆ خزمەتگوزاریەکانە ڕوا قەبارەیەکی یەکجار گەورەیە و ئەمە یەکێکە لەو بابەتانە لەو گرفت و ئاستەنگانەکە عێراق پێوەی هەڵۆگیرە. بەم شێوەیە بەم داتاوزانیاریانە هەواڵابووریەکانیان ڕۆم پێشکەشکردن. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.